سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆ تۆفیقم بەڵخێبشی پانۆراما پێتان گەشتینەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتی موچە. جا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ بۆ ساڵی 2025 کە پەیوەندی هەیە بە عێراقەوە و بە پێی بڕیارێکی ڕابردووی دادگای باڵای فیدرالی عێراق پابند کراوە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت وەکو لە ساڵی 2024دا ئەو بڕێی بۆی دیاری کرابوو لە بودجە. عێراق لە پابند بوون پێوەی نردوومە، هەرێمی کوردستان ئەڵێ مانگێکی خواردەوە نەی نردووە. چارەنووسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجەی عێراقدا بەشۆ دەگات. قسەیەکی شەیە کە دەوترێت لەگەڵ دەست بەکاربوونی ترامپ وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، عێراقیش تا ڕادەیەک ئەکەوێتە بەر شاڵاوی بڕیارە توندەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. بە هەندێک لە هۆکارەکان دەیەوێت تۆڵە لە سەرکردە عێراقیەکان بکاتەوە، وانەی کە مەیل و وەفایان بۆ کۆماری ئیسلامی ئێران هەیە. گەلی عێراق لە ساڵی 2025 لەگەڵ دەست بەکاربوونی ترامپ چارەنووسیان لە ڕووی ئابووریەوە بەچی دەگات. عێراق وڵاتێکی سەرپایەوەستاوی خۆیەتی، هەروە بە ئاسانی بە هەندێک لە بڕیارەکانی ترامپ لەرزێ لە ڕووی ئابووریەوە داهاتی کەمە بێتەوە، بودجەی کەمە بێتەوە، مەترسی ئەکەوێتە سەر بژێوی هاوڵاتیان و موچەخۆران لە عێراق لە نێویشیاندا هەرێمی کوردستان. ئەو گرێبەستەی کە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سۆدانی لە بریتانیا لەگەڵ کۆمپانیای بریتیش پترۆلیۆم ئیمزای کردو بۆ پەرەپێدانی شێڵگەنەوتیەکانی کەرکووک و هەندێک ناوچەی دیکە تا چەندە ئەمەش گرنگە بۆ عێراقیەکان لە ڕووی بژانەوەی ئابووریەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێز کاکڕێبوار محەممەد شارەزا و پسپۆڕی ئابووری و وزە. بەسپاسەوە کە لە بەرنامەی پانۆراما لە ستۆدیۆ لەگەڵ بەخێوی کاکڕێبوار. باجارە لەسەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە دەست پێ بێ. خۆ دەزانی ئەمە ینی بابەتێکی مەسیریە و بابەتێکە کە پەیوەندی هەیە بە ژیان و بژێوی خەڵکەوە بە ئابووری هەرێمی کوردستانەوە کە موچە نەبێت ئابووری زعیفە. بەڕاستی ئێستا تا خۆ موچەی مانگی 11 درا، بەڵام چیتە بازارێکی لاواز، ینی بازارێکی مت، هەموو خەڵک سکاڵاکاڵێ ینی کاسپیم نییە، گوزەران ناڕوا بڕێوە. موچەخۆرە و موچەی کەوەری گرتووە تا ڕادێک لە گیرفانی هێشتێتەوە دەستی پێوە گرتووە چکە دڵنیا نییە لەوەی کە هیچ 12 فەوتاوە، ینی بمانێتوانمانە فەوتا دڵنیا نییە لەوەی کە ساڵی 2025 ئاخۆ موچەکەی بۆ دێ لە بەغداوە یان نا. بەگشتی ئەگەر باسێک لە ڕەوشی موچە بکەین ئەتوانین بڵین زەمانە لە 2025 کاکڕێبوار. بەڵێ زۆر سواس بۆ میوانداریتان. سواس بۆ جەنابی. لە ڕاستیدا ینی بەداخەوە دۆخەکە وا ئەبینی کە چ لە هەرێمی کوردستانیش بەو بێخەمەی حکوومەتی بەناو هەرێمی کوردستان کە بە ئاراستەیە کارەکات وەکو وایە ینی هیچ لە ئارانە بێ و دنیا شامی شەریف بێت و عێراقیش دەبینین بە پێی ئەو پێوەرانی کە باسەکرێت لە هاتە سەرکاری حکوومەتی دۆناڵد ترامپ و با بڵێن ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا هەیە کە بە سێیانەوە سێت یا ئەمجا ئەو بابەتانی ترکە لەسەر عێراقە بۆ نمونە نەوتی ئێران بە ناوی عێراق و ئەفرۆشێت ئەو کێڵگە هاوبەشانەی کە هەیە با بڵێن نەوتەکەی بە هی عێراقە ئێران ئەی فرۆشێت و ترامپ چەندین جار و لە یەکەم قسەی کە لە دەرچوو لە هەڵبژاردنەکان وتی نەوتی عێراقی ئەمێ و چەندین جار ئەمەی دووپات کردوێتەوە. یعنی لەگەڵ ئەو پلانەی کە ئۆپێک داینێ بەردەوام بۆ ڕاگررتنی باڵانسی نرخ لە نرخی نەوتا، ئایا تا چەند ئەمانە ینی ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێن ئەم پلانانەی ترامپ و ئۆپێک نتوانێت هاوسەنگی ڕاگرێت لە نرخی نەوتا، عێراق مەترسی گەورە ڕوبەڕە، چونکە لە سەدا زیاتر نەوەتی داهاتی عێراق خۆمانەزانین لەسەر نەوتە کە نەوتیش لە نرخی لە 70 دلار دابەزی. عێراق خۆی ئێستا هەر کورتێنانی هەیە، ئەگەر نەوت ببێتە خواری 70 ئەو کاتێ مەترسیەکان زیاترە بێت تا دابەزێ خراپترە بێ. بۆیە بەگشتی ینی کە ئەم ڕووداوانی کە باسەکرێ ئەبینرێت ئەم بێخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم بارگرانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ عێراقش دروستی کردووە. بەداخەوە کاکاوڕێ ئەوەی من ئاخر لە ڕۆژنامەی لەندەنی عەرەبی خوێندمەڵێ ڕۆژانە 220,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق ئەفرۆشێ لەسەر حسەی عێراق لە ئۆپێک حسابە. تاوان عێراقی جاگەدارە. بەڵێ ئۆپێک ئاگاداری کردو. ئێستا
ئەو قاچاقچێتی کە لە هەرێمی کوردستان ئەو نەوتێکە فرۆشێت لەسەر عێراق ماڵە لە پشکەکەی عێراقە کەواتە ئەم لێرەشم بارگەرێنتر بۆ عێراقە ئەو نۆتە بە پێی قسەگەر ئۆپیک ینی بڕیار بدا بەرەمێنانی نەوت کەم بێتەوە عراقی ژەبێ ڕێژەی بەرەمێنانی کەم بێتەوە ئەو کاتە کاریگەری لەسەر بوجەکەی تاوانە 220 لەسەر ینی لەسەر حسابرا ساڵی بڵێن ساڵی 2023 عێراق ڕۆژانە 4 ملیۆن و 280 هزار بەرمیل مافیە بوو باش ئەم ساڵ کراوە باڵێن 2024 کراوە 4 ملیۆن 9 هزار ئێستا ئەگەر بێت و نرخی نەوت دابەزێت من ناچارن هەم با بڵێن ئینتاج کەم کەنەوە کە ئینتاج کەم کراوە کاتە عێراق کە ئەو 3 ملیۆن و ئێستا وەکو لە قەرا یعنی بێ پێی بودجێ هەر 3 ساڵەکە بێت 3 ملیۆن و هەناردەکە ڕۆژانە بە 70 دلار کەمتریش نەبێت ئەنجا ئەتوانێت با بڵێن ئەگەر دابەزێت یعنی نرخ دابەزێ ئەوە خەتەرە ڕێژەی با بڵێن بەرهەمهێنانی عێراقش دابەزێ ئەوەش خراپتر خۆی پێشبینی ژەکرێت ینی بەڕاستی تاوانەوە ئێوەی شارەزای بوارەکە ینی ئەوانی کە لە بواری وزەدا ینی سەروبەر دەرەکەن ئەمان دەڵێن پێشبینیەکەین کە زیاتر دابەزێ بۆ چکە دوو فاکتەری گرنگە ینی ئەو تاوە شەڕی غەزە ئیسرائیل لە وەسانە چکار ئەم شەو بڕیارە ینی ئاگربەسی ئیسرائیل و فەڵەستینیەکان ڕابگەێنرێ و بەدەست بەکاربوونی ترامپ شەڕی ئۆکراین و رووسیا ژۆسێ ئەمانە خۆی دوو فاکتەری گرنگن بۆی دوو خاڵی گرنگتریش ئەوەیان چییە؟ دوایتر ئەوەی کە ئابووری چین ینی تا ڕادەیەک ینی گەشەی وەکو جاران نییە خواسی کەمترە ئەوەش کە تاوان چین یەکەم وڵاتەکە 11 ملیۆن پوینت 39 ملیۆن بەرمین ڕۆژانە ئەکرێت خوا گەشەی ئابووری ئەویش کەمی کردووە باشە لەبەرەوەی نەخدابەزێ لەم ڕۆژانە هەندێک بەرز بووە بەهۆی ئەوەی کە گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر نەوتی رووسیا بەرزی کردو بەڵام تەسەورەکەم هەم بێتە خۆ لایەکتر شۆ ترام بێتە ینی کە دەست بەکارە بێت چونکە ئێمە لە دەرەوەی ئۆپێک پڵەسیش کۆمەڵە دەوڵەتمانە یەکێ لەوانە ئەمریکا هیچ پابند نابێت بە تایبەتی ترامپ هیچ پابند نابێت بە کەمکردنەوەی ڕێژەی بەرەمێن بەڵێ هیچ ئەوێت زۆرترین ڕێژە بەرهەمێنێکە زۆرترین ڕێژەی بەرهەمێنە ئۆپێکەکەوێتە حاڵەتی مەترسیەوە ئەبێت ئێستا چەند جارە چەندین 3 مانگ و 4 مانگە 6 مانگە ئۆپێک دانیشن بۆی کە ڕێژەکە زیادکەن هەر ناوێرن و وەسێن و خۆیڵنەوە ئەگەر لە سەدەمی ترامپە ئەوەی کە ئێڵێت نەوت لە ئەمریکا زیاتر با بڵێن ئینتاج بکات ئەو کاتێ ئۆپێک ناچارە ڕێژەکەی کەم کاتەوە کە کەمیشی کردوە سەر عێراق شکاریگەری دروست بێت کەواتە ئەو کۆمەڵە خۆکارانی کە باسمان کرد خواستی چین کەم بۆتەوە هەنا بەرهەمێنانی ئەمریکا زیاد بکات ئەم کێشەی جەنگەکان بوەسێت کەواتە ئەو کاتێ مەترسی کەم بڵێن دابەزینی نرخی نەوت دروستە بێ و کە لەگەڵ دابەزینە و هەم دابەزینی هەم ئینتاج هەم نرخ ڕاستەوخۆ کاریگەری بۆ سەر ئابووری عراقی و لێکەوتەکەشی موچەیە باش کەواتە ئێمە ینی خەڵک ناترسێنین بەڕاستی کاگڕێواری نامە بێهیوانە خەڵ بێهیوانە ڕاستی بەڕاستی کۆمەڵێک هەنگاو هەیە کە لە عراق و لە هەرێمی کوردستانی ژیانی پێشوەختە ژیرێتە بەر ڕاستە لەوە چ هەرێمی کوردستان تا ڕادەیەک کەمتر بێ پلان بێ لەوە چ پێشیان ناخۆش بە پرسانی باڵای حکوومەت ئەمە خۆی واقعە وایە نە ئەگەر پلان هەبوایە یعنی تۆ موچەی 12 مانگەدرا لە ساڵی 2024 ئێخۆتا بەغدا ئەڵێ من نردوومە و ئەو ڕێژێشی کە دیاری کراوە لە بودجەی ساڵی 2024 بۆ هەرێمی کوردستان ینی بەغاڵە نردوومە هەرێمی کوردستانڵە نەی نردووە باشە چارەنووسی موچە ئالم گێژاوی کە ئەگەر هەڵبکا بۆ سەر عێراق لە ڕووی ئابووریە و ئابوووریەکەی بەو شێوەی کە جەناب دامەژی پێیەکەی بەرەو داڕمان بچێت تا ڕادەیەک ئێتاوان کاریگەری کاتە سەر هەرێمی کوردستانیش هەرێمی کوردستان چی ئەکات بۆ موچەی فەرمانبەرانی خۆی دواتر هەندێک پرسیاری دیکەمە بێت چکە بازە تەوتی نەکرێت بازە نازم کارتێکی زیرەکەکرێت لە ڕێی هەژماری منەوە ئەمەشیان چوەسە حکوومەت هەرێمی کوردستان باسی ئەکات بەڵام باجارێ من بازەوە بکەین هەرێمی کوردستان ڕێگەچاری چییە بۆ ئەوەی کە ئەگەر ئابەم شێوازە ئابووری عێراق بەرەو خراپی ڕۆی موچەی فەرمانبەرەکانی دابین بکە سەر ڕێەوەی ئەوانەی پێشتر باسمان کرد لە 2024 بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو بۆ تەوتێنی موچە بادڵنیایی دەبایە لەو کاتۆ دەست پێکرا بەڵام ماوەیەکیاندا بە حکوومەتی کوردستان بۆی هەموو لیستەکانی پاکاتەوە ئامادەیکا بۆ کۆتایی ساڵی 2024 سەرەتای ساڵی 2025 کە ئێستا مانگی یەکە یعنی دەبوایە ئێستا هەموو لیستەکانی موچەی خانشینی و فەرمانبەران و چاودێری کۆمەڵاتی هەمووی بە سافی بە ڕێکوپێکی بدرا دەوڵەتی عێراقی و لە ڕێی بانقی مرکزی و بانقە فیدراڵەکانەوە تەوتین بکرا بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیاوە و ئەڵێ ئاش لە خەیاڵە و ئاشوانش لە خەیاڵێک جارێ ئێمە مەترسی ئەومان هەیە کە ئەو کێشانە ڕووبدات ئەم لێرە پندی کوردێڵێ ئەسپی نییە و ئاخوڕی بۆ بەسێت تۆ جارێ مەترسی ئەوەت هەیە کە بودجەنێ لە عێراقەوە دێیت
هەژماری من بۆ خەڵ دروستەکەی دێک شەریکەی ڤیزای ئەمریکی بانگەکەی دەورەی تەدریبی و فێرکردن و زانیاری دادێت شەریکی ڤیزە ئەمە ینی بۆچی ئەمیان هێناوتە ناو هەژماری من شتێکی تازەیە بەڵێ من چوومە ناو سایتەکان و بە بەردی منە ساڵی 1950 تا 58 وردە هاتوو بۆی با بڵێن بابەتی دەفعی ئەلکترۆنی ینی سیستەمی بانقی یەک بخرێ لە ئەمریکا چونکە کێشەی تیا بۆ کاتی خۆی وردە هاتووە تا ئێستا شەریکەیەکە لەسەر ئاسی عالم شەریکێکی بەهێزە لە بواری با بڵێن دیجیتاڵیا بە کارتیکردنی بەڵێ ڤیزا بڵێ پێشکەوتو ئەمانش دەیانەوێت سوود لە ئەو بابەتە وەرگن وە دەڵێ ئەمە لە ماوەیەکی نزیکە 1 ملیۆن موچەخۆری هەرێمی کوردستان موچە لە ڕێگەی لە ڕێ با بڵێن بانق و لە ڕێ با بڵێن دەفعی ئەلکترۆنیەوە بانقیوە پارە وەرەگرن بۆی با بڵێن هوشیاریان هەبێ لە بابەت لەم بابەتەوە باشە 1 ملیۆن هاوڵاتی موچەخۆر لەکوێوە تۆ فریاکەوی دەوری بۆ ئەوکەیتەوە بە چی ئەکرێت ئەمە کولفە ئەمەش خۆی کولفەی گەرەکە تۆ کولفەی خۆ پارە ئەو کارتەی هەژماری من لەگەڵ ئەم ڤیزە کارتەی کە ئەم کۆمپانیا ئەمریکیە کە هەرێمی کوردستان پشتی پێی بەستۆی ناو هەرێمی کوردستان دەریەکات چییە؟ کاکاوڕێ ئەم ڤیزات بۆ ناکە ئەم هینتەکە ینی ئەوەی کە من بەوردی هەم لە با بڵێن بڵاوکراوەکەی وەزارەتی دارایی حکوومەتی کوردستان هەم چوومە ناو سایتەکەی خوانەوە ئەوەیە کە ئەم یەت داوت کراوە ڕێکەوتنی کراوە با بڵێن من و تۆ فێر کات چۆن سیستەمی بانقی فێر بین چۆن ڤیزا کارت بەکاربێنین چۆن حسابات مۆزەف و ئەوەی بەیاننامەکەی خۆی لە ڕاستیە بۆ هەموو خەڵکە بەڵام ئەم لە ئینەکەی وەزارەتی دارایی باسی موچەخۆر و فەرمانبەرەکە باسی پرۆسی هەژماری بەڵێ پرۆسی هەژماری منەکە کە پرۆسی هەژماری من خۆی هەریش نییە ینی شتێک نییە ناوی هەژماری شتێک نییە کۆمەڵی خەڵکن دێن ئەڵێ کاکە داتاکانم بەرێ ئەیبا بۆ بانقێکە خۆی مەبەستێتی ئیتر واز لێنێ بانقش دوای 2 هەفتە تۆمان کەڵێ کاکە تۆ لای منی تو وەرە عەقدم بۆ ئیمزاکەیت دوای ئەوەی کەوێت دەستی ئەو خوا زانە چیت پێگا ینی زمانێکی نییە هیچ زمانێکی نییە بەمەس ئەو ڤیزا کارت ئەو شەریکە کە هاتووە ڤیزاکار بۆ خەڵ دروست ناکە بەڵکو دەوراتی تەدریبی دەورات و شارەزای ینی فێتەکە کە تۆ چۆن سیستەمی بانقی بەکاربێنی کەواتە ئەوەی هەژماری من کە هەیە کارتەکە و خۆی و ڤیزە بانک وایە ڤیزەکە بەڵێ حسابێکە ئەو هەژماری من خۆی هیچ نییە بەڵام هەژماری من زانێت تۆ وەرەگرێت هیچە زانی چۆنە ینی بۆی خەڵ بەچای ڕوون بێ تیمێک دروست کراوە لە حکوومەتی کوردستان دێن زانێرەکان لە فەرمانبەرەکە وەرەگرن ئەیبن بۆ بانقێک لەو بانقا ئەهلیانە زانێرەکانی تەسلیمەکەن بانقەکەیش دوای ئەو هاوڵاتی بانکاڵێ وەرەکاکە لای من تۆ حسابێکت بکراوە تۆ کاتی گێداتی ڕقمێکی ئەوەیە ینی وەکو ناون بڵێن هەژماری منەکە ئەو حسابێکە لەو بانقە تایبەتی ئەهلی ئەکرێتەوە تێگەم بەڵێ باشە دکتۆر ینی ئێمە گریمانەوە هەژماری من هەیە ئەم ینی کارتی بانقیانە هەیە هەموو موچەخۆران هەرێمی کوردستان ینی بۆ ساڵی 2025 جەگەر هەموو موچەخۆران هەرێمی کوردستانیش ببنە خاوەنی هەژماری من و هەمووی ڤیزە کارتی خۆیان پێبێ و بتوانن لە ینی جیازی ئەیتیەمەکانەوە و لەو بانقانی کە هەیە لە هەرێمی کوردستانە موچەی خۆیان ڕابکێشن خۆتۆ کە پارە نەهات و پارە نەبوو لە بەغداوە ئیدە چیەکەی وایە بەدڵنیایەوە چارەکە چییە؟ ئێمە ینی وەڵامی پرسەرەکانی بەڕێز هێشتا من ئەمە زیاتر فەردەکاریکەم سەرڕای ئەو کێشانەی کە باسمان کرد ئەی قەراری دادگای فیدراڵی بۆ تەوتین باشە کە چوار هەنگاوە خوار ئەوە نییە بڵێ ئەم دادگا وەکو مەسەلێکی ئەخلاقی هاتووەڵێ بە پێی مادەی 4 دەستور ئێمە هاوڵاتیان هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێکن لەم دەوڵەتە هاوڵاتی عێراقن دەبێت لە داهاتی عێراق بەشدار بن و نابێت هیچ بابەتێکی سیاسی و ململانەیەک میانگرێتەوە بەڵام لە هەمان کادا بڕیارەکە چوار بەرگەیە ینی چوار بەرگەیە هەر لە بەرگەی یەکەمی باسی ئەوە کاڵێ هەردوو سەرۆک وەزیرانەکەی عێراق فیدراڵ و هەرێمی کوردستان دەبێت تەوتینی موچە بکەن لەو بانقە فیدراڵیانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئیشەکەن باشە و دوای دیاریکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەو موچە لە بەشە بودجەکە بڕێ بخرێ سەر بانقە فیدراڵەکان لە ڕێگەی تەوتینە بدرێ بە هاوڵاتی ئەمە زمانێکی زۆر ینی باشە بەڵێ مەوەسم ینی ئەبێ ئەمە جەبەر یەک ئەمە خاڵی بەرگە یەک لە یەکەم باش دووهەم ئەبێ هەموو وەزارەت و دامەزرا و دەستەکان پێکەوە لەگەڵ وەزارەتی دارایی عێراقی فیدراڵە تەعاملکەن بەبێ گەڕانەوە بە نووسینگەی حکوومەتی کوردستان باشە ئەمە ئەوەش نەکراوە ئەوە دوو سێ با بڵێن هەموو دامەزراوە و دەستەکان هاوکاری بکەن کە لەگەڵ با بڵێن هینکان ینی لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆی داتا و زانیاریەکان بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان داتای موچەخۆران بدرێ بە کێ بە وەزارەتی دارایی عێراق چوار حکوومەتی فیدراڵی ئاسانکاری کا بۆ فەرمانبەران و موچەخۆران لە دوای ئەوەی کە تەوتی نەکرێت لە ئەو بانقە ئەهلیان و نووسینگەی حەواڵانەوە بۆی موچەکان گەدەستێن بۆن کەسێک لە دەرمەنی خانەیە لە باوەنورەویە لە هەر شوێنێکە دەستی ناکات بە بانقێکی ڕافی دەن ڕەش لە سێمانی ئەوێ ئاسانکاری بۆکە بووی لەوێ بەخواستی خۆی موچەگەڕێت
تا ئێستا هیچ لەم بڕگە جێبەجێ نەکراوە. باشە کە جێبەجێ سێ نەکراوە بڕگەیتری ماوە حەزەکەم باس کرێت. فەرمو دکتۆر جان باس کرد. هەموو مانگێک پیاچونەوە بە ترازی بازرگانی ئەو بڕەپارێک ئەنرێت ئەمە هێشتا هەر هیچ نەکراوە لە 2004 نەکرا. سێ وەزارەتی دارایی عێراق دیوانی چاودێری عێراق و کوردستان پێکە وردبینی بکەن. چوار هەرێمی کوردستان داهاتی نەوتی و نانەوتی ڕادەسی حکومەتی فیدرالی خاڵە گرنگەکەی هەتا ئێستا کردو هەر چوار بڕگەکەی بڕیارەکەی دادگای فیدرالی جێبەجێ نەکراوە. باشە ئەبێ لە 2023 جێبەجێکە کەی جێبەجێکە خۆ سەریکە یعنی دکتۆر ئەمە ساڵێک تێپەڕیەوە بەسەر دەرچوونی ئەو بڕیاری دادگای باڵای فیدرالیە وایەنە جێبەجێ نەکراوە ینی بەپی ئەو بڕگە و مادانەوە تا جەناب دامەژەی پێدەیت ینی و هەموو هەرێمی کوردستانیش ینی ئاگدارن جێبەجێ نەکراوە کە جێبەجێ نەکراوە خۆی ینی پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەی بۆ حکوومەتی عێراقیش پابند بووە بەوەی کە ئەم مامەڵە داراییە بەپی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی لەگەڵ هەرێمی کوردستان و موچەخۆرانی بکات ماگانە پارەی ناردووە. لە ڕاستیە ئەوکو سیستەمی تەوتین لە عێراقیش ماوەیەکی دوور و درێژی خاندووە ینی بە کونفەیەکونیە نەکراوە بۆیە مەراعاتی ئەوە کراوە کە لە هەرێمی کوردستان بتوان لە ماوەی ئەو ماوەی بەڵێ لە مانگی 2024 تاکو کۆتایی ساڵ سیوێکی 12 بتوانن هەموو ئەم لیستانە پاک بکرێنەوە هەموو موچەخۆرێک و خانشینێک UPN بۆ بکرێت هەموو ئەو پێداویستێنەی کە بۆ تەوتین هەیە ئامادەکرێت بۆ موچەخۆرێک بۆی بتوانێت لە کۆتاییە بە لیسێکی پاک و ڕێکپێک و تەسلیمی عێراق کرێت کە بڕیارەکە وا بوو تا کۆتایی ئەم ساڵی ڕابردوو بڵێن هەموو شتێک تەواو بکرێت تەسلیم کرێت. ئەڵێ کردومان ئەڵێ ئێستا بۆ نمونە ئەم مانگیەکە یەک لیستی ئەلکترۆنیە نێرین ئیتر تاوا بۆ هەر 12 مانگەکەی و هەموو شتێ حازرە و UPN لەسەری فەرمانبەرەکە و باشە ئیتر ژمارەی هاوتا و نازم کۆمەڵێک بابەت باس لە مانگەکانی ڕابردووی 2024 لەم کۆتایانە بینیمان هەر مانگێک لیستێکی تازە چۆن ناو لیستە کۆنەکەەوە ڕێژەیەک لە پارەی موچە زیادی ئەکرد حکوومەتی عێراقی هەمە ئیناردەوە ئەمە کۆمەڵی کێشە بوو ئێستا نەماڵێ بۆ 2025 بۆ مانگی یەک خۆرچەند ئێستا خۆی گرفتی گەورە بۆ مانگیەکە چکە بەڕاستی تا ئێستا یەکلا نەبووە ئەگەر ئەمە پاکراوەەوە تەواوکراوە بۆ تەسلیمی حکوومەتی فیدرالی وەزاری دارایی عێراق ناکرێت تەوتین دەست پێ بکات باشە ئەگەر تەواو کراوە ینی خۆوان ئێستا بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی بە پێی یاسای بودجەی ژمارە 2023 مادەی 12 تعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئاکەن ئەو نە یاسای بودجەی جێبەجێ کردووە کە داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستانی تەسلیم نەکردووە نە بەرگەکانی مادەی قەرارەکەی دادگای فیدرالی جێبەجێ کردووە کە ئەتوانن بەو شێوە یەک نەرێنەوە. ئاخر هەرێمی کوردستانیش لە بەرامبەر ئاڵێ دکتۆر ڕێواژیان ئەڵێ ئێمە وەکو هەرێمی کوردستان ینی پابند بوون بە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیەوە بەڵام حکوومەتی عێراق پابند نەبووە کە دەبوایە ینی هەم بودجەی تەشغیلی هەم بودجەی ینی وەبەرهێنان و ئەم بابەتانی دیکەشی بناردە بۆ هەرێمی کوردستان بەس موچەی ناردەوە بۆ هەرێمی کوردستان خۆمەشان واقعە وایە ئەگەر ئێمە وانێ نوانێ زانی بە بەڵگەیەوە مادەی 12 لە یاسای ژمارە 13 بودجەی دەوڵەتی فیدرالی عێراق 23 24 25 کە کۆمەڵە بەرگەیتایە یەکێ لەو بڕگانە کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نانەوتی تەسلیمکە لەگەڵ هەموو ڕۆژێک 400,000 بەرمیل بە کۆمپانیای سۆمۆلیۆ بفرۆشێت. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا یەک بەرمیلەوتی تەسلیم کردووە؟ باە عێراق نەبوو نەبووەستان هەرێمی کوردستان لێ ئامادەین بۆ ناردنە دەرەوەی نەوتەکە تورکیاڵێ ئامادەین بۆرەکان حازرە و بگاتە بەندەری جەیهان بەس عێراق ینی ڕێنەکەوتو تا ئێستا ئەوە تا بۆ نمونە هەموارکردنەوەی ئەو بڕگەیە تاوەکو ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بەوەی ناکۆکی شیعەکان و سونە و کوردیش تا ڕادەیەک لەسەر و بابەتە کە بڕێک پارە دیاری کرابوو بۆ دەرهێنانی ینی نرخی بەرمیلێک نەوت لە هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان کە پێما بە 16 دلار بوو ئێتا سەدەنگی لەسەر نەدراوە خۆ چەند جاریش سۆدانی داوای کرد لە ئەنجومەنی نوێنەران ئێوانانی خوێنەوەی دومیان بۆ نەکرد پێ دوان نییە لە بەغداشەوە هۆکار و ڕێگر و فشاری سیاسی هەیە بۆ ئەم بابەتە دکتۆر ینی ئەمە بچینە سەر بابەتی نەوت ئەبێ زۆر ینی هەم فراوان بینەوە سەر نەوت ڕێگەکان ئەزانی چی ینی ئەمە بابەتێکی زۆر قورس و زۆر هەستیارە سیستەمی وزە لە کوردستان نەوت لە عێراق دوو سیستەمی جیاوازە ئەو بە پێی گرێبەسی خزمەت گوزاری ئیشەکات کە $1 بۆ $1.5 بۆ $6 هەرێمی کوردستان هاوبەشیە مشارەکە بنتاجە هاوبەشیە باشە ئەم لێرە خۆی اعترافەکە کە ئەڵێ مەسەلەن $26 دێن لە ساڵ 57 داهاتی نەوتی کوردستان بۆ قازانج و کورفەی کۆمپانیاڕۆ لە ساڵ 57 بیرە نەوتەکانی عێراق هەمووی کۆن نوێن نین هەمووی باڵێن بۆ کەوتێتە قازانجەوە بەس کرێی ینی ئەوەی درێنانەکەیە کە ئەویش بە پێی گرێبەسکە خزمەت گوزاریە کۆمپانیەکە بە مقاولات ئیشەکات
باشە باش. ڕێژێکی بە دیاریکە بەڵام ئەم لێرە شەریکە کۆمپانیا نەوتەکان خۆیان بیرەکەی هەڵکەند و سەرمایان تیا سەرف کردووە باشە لە قازانجەکەیشا شەریکن لێرە سیستەمەکەی جیاوازە ئەمجا ئەوان هاتوون کۆمپانیەکە حکومەت هێرمی کوردستانیان قوفڵ کردو بە سێشت یەک شەرتی ڕەهن ئەڵێ هەر کاتێک قازانج و کورفەم نەدەیتەوە نەوتەکە لە ژێر زەویە ڕەهنی منە شێڵە کۆمپانیەکان بەڵێ لە عقدی نەوتەکانە ئەڵێ نەوتەکە ڕەهنی منە و بۆت نێدەسی بێدەی خاڵێکی تر شەرتی ثەباتی تەشریعی پێڵێن جێگیری یاسایی ئەڵێ لە هەر کاتێکە تۆ هەر یاسایە گۆڕانکاری بەسەرا هات تۆ بۆت نییە دەستکاری ماقدانە بکەی ئێستا کە ئەم ملیانەی دروست بە دوای بڕیارەکەی دادگای پاریس کە با بڵێن مەلەفی نەوت ڕادستی عێراق کراوەتەوە عێراق ئەڵێ وەرەکاکە بە تعدیلی ئەم عقدانە بکەین ئەم بۆی نییە بە هیچ شێوەیەک تعدیلی کا بۆچی ئیتیفاقی کردو لەگەڵ کۆمپانیاکە کە هەردوو لاوێ بەڕێکەوتن رازی بن لە هەمواری ئەم گرێبەستانە باشە کەواتە هەم ڕێکەوتن لەسەرەوەی هەردوو لا رازی بن بۆ ئیتیفاقەکە هەم ثەباتی تەشریعەکە جێگری یاسایەکە هەم ڕەهنەکە وای کردو حکومەتی هێرمی کوردستان ئێستا هیچ ڕۆڵێکی نییە لە ڕێکەوتن لەگەڵ عێراق دکتۆر ئەمە خاڵێک لەوەی کە وای کردووە ئەم مەسەلە هەتا بێ ئاڵۆزە بێت باشە جیاوازی منطقەی جوگرافی عێراق و کوردستانیش عێراق تەختاییە ئەم شاخاویە عێراق بیرەنەوتەکانی کولفەی کەمترە بۆ هەڵکەندەی کوردستان زیاتر بەڵێ ئەخۆ ئەمە بیانوگرتنیشی عێراق نییە بارێمی کوردستان ئەخۆ تۆ چی بکەیت لە ڕووی جوگرافیەوە تۆ ئێرەمی ناوچەی شاخاویە بەردەڵانە و سەختیە و بە زەحمەت ئەگەیتە ئەو بیرەنەوتانە و کە بگاتە ئاسی ینی بەرەمێنان لە عێراقە کە تۆ بیابانە ینی زەویەکەی تا ڕادەیەک لمی و فشەڵە ئەخۆمە تاوانی خەڵکی کوردستان نییە تاوانی بۆ نمونە حکوومەت هێرمی کوردستان نییە ئەخۆ کۆمپانیەکانی ژانی دەبێ ینی ئەو مافی خۆیان وەربگرنەوە کاتێک کە دێن بیرەنەوتێک لێرە لێ ئەدەن جیاوازە لەگەڵی عێراقی بێ عێراقی ژەمە لە بەرچاو بۆ لە بەرچاوی نەگرتو عێراق ئەگەر شەڕفرۆشتنی سیاسی نەبێ ماماتە بۆ 2007 ئەمە حکوومەتی عێراقی هەتا ئێستا باوەڕی بە شەراکەی ڕاستەقینە نیە لەگەڵ حکوومەتی هێرمی کوردستانە دەوایە لە 2007 یاسای نەوت و گازی فیدراڵی دەچوە نە لە خاوەندیارەتی هات ئەترا بە هەرێمی کوردستان و پارێزگاکان ئەیسا هەر بۆ نمونە کە ئەم مزەکەری تەفاهومە کە دوێنێ لە بەریتانیا واژۆ کراوە باش دەبوایە ئەنجومەنی بەپێی مادەی 112 دەستور بەپێی مادەی 111 مادەی 111 لەشی ئەڵێ خاوەندارێتی نەوت و گازی عێراق بۆ و گەلانی عێراق لە پارێزگاکان و هەرێمەکانە خاوەندارەی دادە پارێزگاکان و هەرێمەکان نەک حکوومەتی فیدراڵ باشە لە مەرکەز ئەمە یەک دوو ئیدارەدانەکەی لە بەپێی مادەی 112 ئەڵێ حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێمەکان و پارێزەکانی خاوەن نەوت پێکەوە ئیدارەی بە هاوبەشی بە شەریکایەتی بەڕێ ینی بە هاوبەشی دەبوایە دوێنێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو گرێبەسە بەشدار لەو مزەکەرا بەشدار بوونایە کە لە این ئیتفاق کرا کەواتە هەرێمی کوردستان ینی بۆ نمونە لە ڕووی یاسای و سیاسەکەەوە ناحەقی نییە کە ڕەخناگرێت و داواکە کە دەبواە بەشدار بووە لەو ینی ڕێکەوتنی کە لە نێوان عێراق و بریتانیا بریتیش پترۆلیۆم بۆ کاغاورە هەرێمی کوردستان ئێستا ناتوانێت داوای ئەوکە ئەزانی بۆ ناتوانێت لەبەرەوەی ئێمادی 140 نییە وانە مادەی 140 ئەو چێلگانش کە پەری پێدرێت لە کەرکووک و ناوچەکێشە لە سەرەکان نییە بەڵێ سیرکە ئەبێ مادەی 130 جێبەجێکرێت کەرکوو بخرێ بەلایە کە ئەگەر گەڕاوە سەر هێرمی کوردستان و کات هێرمی کوردستان مافیە خۆیان بەڵێن لەگەڵ دەوڵەتی فیدراڵی داوای بکات ئەو داواکە ئێستا لەم کاتە کە مادەی 130 جێبەجێ نەکراوە حەقی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوێت بەپێی مادەی 112 ئەبێ ئەوان داوا بکەن ئەبێ ئەوان داوا بکەن بڵێن ئەبێ ئێمە لەم بەڕێبردننی ئەم کێڵگەنوتیانەی کەرکووکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ینی خاوەن بڕیار بێتە لەگەڵ دەوڵەتی فیدراڵی عێراق ئەو دوولایانە شەریکن لە بابەتەکە ئەسڵی مەسەلەکە سوود و زیانی ئەم گرێبەستە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان چیە دکتۆرجان لە ڕۆ ئابووری و لە ڕۆ سیاسیەکەشەوە سەرکە ئەمە هەممان باتەوە بۆ ناو سیاست ئەم بابەتش هەممان باتەوە بۆ ڕابێبەستێکی ئابووری دیوێکی سیاسیشی سەرکە دوای ئەوەی کە ینی عێراق دوای خۆماڵیکردنەوە ساڵی 72 عێراق گرێبەستی با بڵێن کۆمپانیەکانی هەموو دەرکرد لە عێراق و لە ئیمتیاز و عەقدەکەی گۆڕی بۆ خدمە بۆ مقاولات ئەوانیش قۆناغ پاشەکشەیان کرد دوای هاتنەوەی با بڵێن ڕوخان رژیمی سەدام حوسێنەوە پێش 6 مانگ 106 کۆمپانیای نێودەوڵەتی لە فەڕەنسا ئیتفاقیان کە دوای ڕوخانی سەدام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عقد بە مشارەکە بکەن حکوومەتی عێراقی تازەی دوای بەعس التیزامی بەم بابەتەوە نەکرد لە ئەنجامی ئەمە کۆمپانیا نەوتەکانی جیهانیەکان بەتایبەتی ڕۆژئاوایەکان سەحبیان کرد بۆنە لە کێڵگەی خوڕنەی دوو کۆمپانیای ئەکسۆمۆبیل سەحبی کرد یەکسەر چین نیشتە سەری و عقدی لەگەڵ عێراق کرد باشە کۆمپانیای شێڵ ئەمەی شەریکەی پترۆکیمیاوی ئۆکاس کە گەورەترین کیمیای پترۆکیامی عێراق بوو لە 2013 عقدەی کرد تا پارەکە ئیشیتیانە کرد دەست بە کرد ئاخری ئەوش عقدەگەڵ ڕۆشانەوە
ڕۆژ ئاوەکانی سحابیان کرد چینە هەڵی خۆسەوە هاتە ناو ساحەی عێراقەوە لە 134 یەدەکی نەوتی عێراقی کۆنتترۆل کردووە لە 130 بەشدارە لە هەناردەی نەوتی عێراقا لە 100 ملیۆنێک و زیاتر لە ملیۆنێک و 100,000 بەرمیل ڕۆژانە نەوتی عێراق ئەکڕێت لە 13 عقدی کە مانگی شەشا خراوە ڕوو ساڵی پار دا عقدی بردەوە ئەم هەژمونەی چین وای کرد لە بەریتانی و ئەمریکەکان ڕۆژئاوا بەپەلە بگەڕێنەوە بۆکوێ بۆ عێراق ئەو مزەکەری تەفاهم ئەو ڕێکەوتنەی مانگی هەشتی ساڵی پار کە لەسەر نەوتی کەرکووک کرا با بڵێن ناوەندەکانی وزە جیهانیەکان بەوە هینیانکەوتیان جارێکی تر گەڕانەوەی ڕۆژئاوایە ئەمریکا و ئەوروپا بەریتانیا بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست و سەپانەوەی هەژمونی خوان ئەو گرێبەستە یان با بڵێن ئەو ڕێکەوتنە کێشانە بۆتە گرێبەست ئەو ڕێکەوتنەی کەرکووک ینی گەڕانەوەی هەژمونی ڕۆژئاوایە وەکو ڕابردوو باشە بۆ عێراق ینی بۆ ئەوان بۆ ئەوەی چی بێت بۆی چین ئیمتیدادی نەیەت بۆ سەرنەوتی کەرکووک و بەرەو مووسڵ و کەرکووک و ناوچانەی تر ئەمە بۆ ڕۆژئاوا ئەم ینی لە بابەتی سیاسیەوە هات بەڵێ لە بابەتی سیاسی بۆی کێڵگەنەوتەکانی تر ئەوەی تر لە دەستیان دەرنەچێت ئەخرێکی تریشانەیە کە 27 ملیار دلارە کۆمپانیای تۆتال ئێنەرژی فەڕەنسی جێبەجێکا بەڵام هەمویان لە پشتیوان بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و یەکێتی ئەوروپا لە پشتیان بە هەمویانەوە بۆی نیڵ هەژبوونی چین لە عێراقا ئەوەندەی تر زاڵ بێ ئەم بابەتەی کاریگەری ئەم ڕێکەوتنەی بریتیش پترۆلیۆم لەگەڵ عێراقا بۆ ڕۆژئاوایەکان ئینقلابێکی گەورە بوو بەسەر چینە ئەی بۆ عێراقیەکان چییە؟ بۆ عێراقیەکان ئەمەش پشتیوانێکی باشە کە جارێتتر ئەمان گەڕاون تۆ جۆرێک لە سیرکە ئیتمئینانێ بەڵێ دڵنیایی چونکە عێراق دوای پاشەکشەی کۆمپانیەکان هەمیشە مەترسی ئینقلابات و ئەو شتانە بوو چونکە ئەوان دەسەڵاتەکەی عێراقیان بەدڵ نەبوو باشە ئێستا جۆرێک لە ڕەوینەوەی مەترسیەکان لەسەر عێراقم بۆ تۆ کەواتە عێراق لە بەشە یعنی تا ڕادەیەک زیرەکی خۆی بەکارهێناوە بۆی کە تەوازنێک ڕابگرێت لە نێوان هەردوو ینی بەرەکەدا بەری چین و بەری ڕۆژاوە بە سەرۆکایەتی ئەمریکا تا ڕادەیەک ینی ئێرانیش تۆزێ لەم بابەتەیە لەوە چێ پارێزراوتر بێ سەرکە بەپێی ئەو دوابەداچوونی من ئەڵێ محەممەد شاسوودانی کەسێک دوای لەناو ئەو هەموو کێشە ملیۆنای کاتۆ دەناوە بەڵام توانێتی باڵانسی ڕاگرێت نێوان چین و رووسیا و ئەمریکا کە یەکێتی ئەوروپا و بەریتانیا هەموویەکان ڕۆژاوەکان توانێت تا ڕادەیەک توانێتی ئەم باڵانسە ڕاوگرێت بۆ هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان بەگشتی باشە ئەم گرێبەستە ئەهمێتێکی زۆر گەورەیە بە تابەتی بە قەنەعاتی من بۆ یەکێتی نیشتوانی کوردستان بۆچی لەبەر ئەوەی کە ئێستش لە بودجەی تورکیا کە ویلایەتی مووسڵ و کەرکووک بە هی خۆی زانێ ساڵانە بودجەی بۆ دانێ و ڕەمز و لە ماوەی دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد ئەڵێ ئێمە ئاڵای تورکیا بووینە سەر قەڵای کەرکووک پێم وایە ئەدلی بە نەزم شارێکی تری ڕۆژاوای کوردستانە یعنی مەترسی ئەوەی کە ئەگەر تورکیا لەم ئێمەی مرحلەی ئێستا سەرکەوتوو بێت دوای سووریا گەل لە سووریا سەرکەوتوو بێت دوای ینی بەپێی ئەو گینەی کە خۆی دایناوە پەلاماری کەرکووک و کوردستانی باشووری کوردستاندا بەڵام هاتنی ئەم واژۆکردنی ئەم مزەکەری تەفاهمە یعنی دانیشتنی بەریتانیا و ئەمریکا و ڕۆژئاوایەکان لە باشووری کوردستانە ئەم خەونەی تورکیای بەتاڵ کردەوە باشە حملەی یەکەمیان ئەوە بوو کە ویسیان یەکێتی فەشەل پێ بێرن لە وەرگری پارێزگاری کەرکووکە فەشەلایەنە ئەمریکا وانەیە بڵێن بە تورکیا وانەیە کاوکاریگە مەرحەلەی ئێستای کە هەڕەشەیەوەکە بچێتە کەرکووکەوە بە هاتنی بریتانیەکان بۆ کەرکووک کە وتە بەریتانیانی ئەمریکا یان یەکێتی ئەوروپا ئەو کاتێ ئیتر ئەو هەژمونە ئەو پلانە هەڵەوەشێتەوە یەکێتی ئەوەندەی تر پێگەکەی بەهێز بێتەوە لە کەرکووک ئەو ناوچانە ئەمە هەمێتێکی زۆر گەورەی هەیە کە ئەو بەرەیەکێتی تایە بەرەیەکی سەرکەوتوو بێ بەرەکەی تر ناتوان پلانەکانیان لە کەرکووک ئەو ناوچانە دابڕژن کەواتە بەگشتی ئەڵێ کەرکووک و دەوروبەری ناڵێ کەرکووک لە مزەکەری تەفاهمەکە کەرکووک و دەوروبەری باشە کە ئەڵە دەوروبەر توابە لەسەر ئەمە وەسین دکتۆرەوە چکەمە زۆر گرنگە قسەیەکی شەیە ینی باز زەواکرێت کە ئەم کۆمپانیایە و ئەم گرێبەسی کە کراوە عێراق و بریتیش پترۆلیۆم لە داهاتووە پەلکێشێ بۆ شێلگەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شێلگەی هۆرمۆر کە بەدەست هەرێمی کوردستانەوە و داناگازی شێکل لە هاوبەشە سەرەکیەکانی و عەقدەکە پێم وابێ بۆ 40 ساڵە بۆ چەندێکە کراوە لە نێوان هەرێمی کوردستان و ئەوانە لە ڕووی یاساییەوە ئەتوانێت ئەو کۆمپانیایە بێت هاوبەشی بکات لەو شێلگەی هەرێمی کوردستان یاخود عێراق ئەتوانێت لە ڕووی یاساییەوە ئەم بابەتە بێنێت لە هەرێمی کوردستانیش بیسەپێنێ یاخود نەخێر ئەو گرێبەسەی کە هەیە لە نێوان داناغاز و هاوبەشەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شێلگەی خۆرمۆر تەواو یاساییە بەپێی ئەوەی کە بۆنە ئەو عەقدەی تورکیا و عێراق کە بۆ هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی سۆمە بۆ تورکیا عەقدێک 50 ساڵەکەی هەرێمی هەڵۆشانەوە بەپێی ئەوە من ڕەئیم وایە کە لە کێڵگەی کۆرمۆرە غازیەکە عێراق ناتوانێت ئەو کارە بکە کۆمپانیای بریتی
بریتیش پترۆلیۆمیش ناتوانێت بێت گرێبەستێک لەسەر گرێبەستێکی ترکات چونکە ئەمە بابەتێکی ینی هەم سیاسیە هەم ئاسایشی و ئەمنیە لە کۆمپانیای دانەغازی ئیماراتی دانەگاز تەنها خۆی نییە ببورن ئەگەر ناو وڵاتەکان بە دەقیق لە بنەبێت دوو وڵاتی ئەوروپی تایە نمسا و هۆڵندایە بەلجیکا و هۆڵندایە دوو وڵاتێکی لە سادەی پشکەکانی ئەو عەقدیان هەیە لە دانەغازە کەواتە دوای هەموو جەنگێک دەستکەوتەکان دابەشەگرێتەوە ئەمانە هاوپەیمانی ئەمریکانم دەوڵەتانە کە هاتوون بەشدار لەم عەقدا قەت ئەمریکا و بەریتانیا ناچن لەسەر هاوپەیمانەکانی خۆیان عەقدێک با بڵێن بەرژەوەندەکانیان بخەنە مەترسیەوە کەواتە بۆ کۆرمۆر من هیچ مەترسیەک نابینم بەڵام خۆرمەڵە لەبەر ئەوەی هیچ کۆمپانیایەکی بیانی تیانی ئیسە کۆمپانیەکانی کێڵگەکانی کوردستان هەمی پارێزراون بۆچی لەبەرەوەی ئاپیکور و جەماعەتەکەی هەمویان کۆمپانیای بڕیار بەدەستەکان ئەوروپیەکان و بەری ئەمریکیەکان بۆ نمە هەموو ئەو وەزیری دەرەوەی ئەمریکا تلسن مدیری تەنفیزی ئۆکسۆن مۆبیل بوو مثلا کۆندۆلیزا ڕایس ئەندامی بۆردی شەریکەی شێڵ بوو مثلا شەریکەی شێڵ لە ماڵی خێزانی بۆشی باوکو کوڕۆ نزیک بوو سیاسی خارجی ئەمریکی کۆمپانیا نەوتیەکان و ئەسلیحا ئەیبا بەڕێوە لە هەرێمی کوردستان من خەمم نییە کاتی خۆشی وەزم هەر یەکەم بەرنامە کردمان بەیەکۆ لە بڕیارەکەی دادگای هین وتم عەقدەکانی کوردستان و بیرێنەوتەکان هیچ مەترسێکیان لەسەر نییە ئەوە بوو هیچ عێراق ئەو هەموو ساڵە هەوڵی دانیتوانی عەقدەکانیش ڕۆشێن هیچ کات ئێستا تەکلیفەکەڵی عەقدەکانمان پیشاندن پێشانیان نادن باشە بەڵام بۆ خۆرمەڵە لەبەرەوەی کۆمپانیای کار کۆمپانیایەکی حیزبی شەخسیە هی حکومەت یاریمی کوردستانیش نییە ئەو ئیشی لەسەرەکە و ئەیبا بڕێوە ئەگەر شتێ بکرێت لەوێ من نازانم ئەوە تا چەند ئایا هیچ هێزولایەنێکی بیانی بەرگری لەو کۆمپانیا ئەکات ئەو عەقدەی بەدەستەوە بێنێتەوە ئەو با بڵێن عەقد نییە هەر ئەیبا بڕێوە خۆرمەڵە ناوچەی کێشە لەسەرە بەڵێ امتیدادی خەزانی نەوتی کەرکووکیشە امتیدادەکەی لەم سەر و ناو کەرکووکە ئەو سەرەکەی لەوێەوەی ئەو دەکەنەوتی کە هەیە ئەو ڕۆژانە 175 بەرمیلی دەرەکرد ئێستا نازانم لە کاتی هێناردەکە ئێستا نازانم چەندی دەرەکات ڕێک لە خەزانی نەوتی کەرکوو کە ئەو هەموو کێشە نێودەوڵەتی لەسەرە وەستانی گەڕانەوەی کەرکووش بە سەرهێمی کوردستان کێشەی کەرکووکە ئەو نەوتەیە ئەو لەو سەری خەزانەکەەوە کە ئاوایە من ناو کەرکووکە ئەوە خۆرماڵەیە لێوە بیری لێدا و بۆری لێ بەس بۆ تورکیا و هەموو ڕۆژە 170 بەرمیلی لێ هەناردە کرد بەبێەوەی $1 بە کۆمپانیا کەواتە گەر بەپێی ینی ئەم لێکدانەوە قسانە بێت ئەو کێڵگەیە بە تایبەتی خۆرمەڵە بەڵێ گەورەتی مەترسی لەسەر بوو ئەم بابەتی چونکە هەم لە ناو هەرێمی کوردستانە نییە بەڵێ هەم لە ناو هەرێمی کوردستانە نییە هەم لەگەڵ هیچ کۆمپانیایەکی بیانیان نییە عەقدی نییە تا زەمان ئینسان بڵێ ساڵی کۆرمۆر بەپێی ئەمانە مە زەمانە مەسەڵەن ئەمانەی ناو کوردستان ناو هەرێمی کوردستان ئەمانە زەمانن بەڵام ئەمەی خۆرماڵە چونکە تەنیا کۆمپانیای کارە و حیزبیە و شەخسیە ئەیبا بەڕێوە هیچ عەقد و هیچ ئینێکی ینی داهاتەکەشی بە حکومەتی هەرێمی کوردستان نازانم چۆنە باش بابێنەوە سەر دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ لە داهاتوو دیکی نزیکدا کەیتر لەم مانگەیە دەست بەکارە بێت وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوەی کە هەیە ینی ترامپ ئەڵێ لەگە دەست بەکاربوونم ینی کۆمەڵێک بڕیار ئیمزاکەم و ینی لەوە یەکێک ئەو بڕیارە یاخود چەند بڕیارێک پەیوەندیە بێ بە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران و تا ڕادەیەک دۆخی کورد و ناوچەکەەوە ینی هەر بڕیارێک کە ترامپ ئیمزای بکە و دژی بۆ نمونە عێراق و هەندێک لە سەرکردی سیاسی عێراق بێ و دژی بەرژەوەندەکانی ئێران بێ لە عێراقدا ینی گفتوگۆکەی ئێمە لەوەیە خۆی بینێ و لەوەیە ینی خۆی گرتەوە کە مەترسیەکەوێتە سەر ئابووری عێراق و مەترسیەکەوێتە سەر داهاتووی ئابووری عێراق و موچەی موچەخۆرانی عێراق لەم چوارچێوەیەدا توانین بڵێن عێراق پارێزراوە بێ بە حکمەوەی وڵاتێکە خاوەن یەدەگێکی نەوتی زۆرە خاوەن یەدەگێکی پارەی زۆرە خاوەن دۆلارێکی زۆرە خاوەن زێڕێکی زۆرە مەترسیەکەوێتە سەر و ینی کێشە دروستە بێ بە موچەی فەرمانبەرانی لە ڕاستیە هەموو ئەو ئاماژانەی کە بەرەو عێراقن ئەوە گەینەکە مەترسی هەیە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەم دەسەڵاتە لە عێراقا لە سەرۆکی کۆمار و سەرۆکی حکومەت و پەرلەمان و ئەو دام و دەستگانە هێن چۆن دەتوانن خەڵکی عێراق و عێراق لە مەترسیانە پارێزن هەر لە بابەتی ئەمڕۆی ڕۆژنامەی لەندەنی عەرەبی ئاڵێت یەکێک لەو هۆکارانەی کە سودانی بانکراوە بۆ بەریتانیا پێی وتراوە بە زووی لە ئێران دوورکەوەرەوە باشە تا چەند سەرکە تا چەند حکوومەتی ئێستای عێراقی لە ئێران دوورەکەوێتەوە لە حەشی شەعبی دوورە خاتەوە لە ئیسرائیل تا چەند ینی قەنەعەت بە ترامپەکە ئەو کێڵگەنەوتیانەی کە هاوبەشە لە نێوان عێراق و ئێرانە و ئێران فرۆشتێتی و
عێراق بە ناوی نەوتەکەی ئێران بوو کەشتەکان ئاڵای عێراقی خراوەتە سەر بە ناوی عێراق و فرۆشاوە و دوای عێراق دۆلاری بە خاشاخ نەقل کردو بۆ ئێران هەموو ئەمانە ڕقێکن لە دڵی ترەمپا بەرامبەر عێراق بیوەشێنێت تا چەند ئەم حکوومەتی عێراقی ئەتوانێت هەموو ئەم گرژیانە بڕەوێنێتەوە ئەوەندە کاریگەریەکە کەمترە بێت هەتا نەتوانێت کاریگەریەکە زیاترە بێت چونکە ئەمە لایەکی تریشەوە ئەگەر ترەمپ بەردەوام بێت لەسەر ئەوەی کە ینی سنوورێک بۆ بەرهەمهێنانی نەوت لە ئەمریکا دانەنێت ینی ئەو کاتێ کە نرخی نەوت لە چییە یەکێ لە باڵانسی نرخی نەوتە خواست و خستنە ڕووە ئەگەر خواست کەم بێ و خستنە ڕوو زۆر بێت دابەزێت چین گەورەترین کڕیایی نەوتە خواستی کەمە ئابوووریەکەی خاوبووەتەوە دۆناڵد ترامپش لەولاوە بە شێوەیەکی ئەوێ نیازی هەیە زۆرترین بەرهەمی نەوت بێنێت کەواتە ئەمەش بەخۆی کاریگەرێک بێت اینجا کاک هاوڕێ ئەم ئێستا ئەم شەڕی کە ئۆکرایان دەستی پێ کردو ئەمە لە سووریا کۆتایی پێات هەر هەمووی بریتە لە سیستەمی وزەی نوێی جیهانی بە تایبەتی لە گازە ئەمەش یەک شەبکەیەکی ئاڵۆزە کە قۆناغ بە قۆناغسێرەکەین ئەوە لە رووسیا ئەو شەڕ 20 دانە ساڵی ڕێکە ئەوروپا پلانی ئەوە دانێ کە چۆن لەژێر هەژمونی رووسیا بێت دەرەوە دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا و قۆناغە دەست پێکرد نۆرد ستریم یەکیان تەقانەوە کە ساڵانە 100 میلیارد دۆلار قازانجی رووسیا بوو لە هەناردەی نەوت و گازە بۆ یەکێتی ئەوروپا نۆرد ستریم یەکیان تەقانەوە 11 میلیارد دۆلاری تێچوونیان هێشتێک مەتر سێجا گازی پیا بڕە لە یەکی سیوێکی 12 2020 ئەمساڵ چەند ڕۆژی پێش ئێسا ئەو خەتەی بە ئۆکرانیا تیاپەڕی ئەو خەتەش کۆتایی هەقەتە کرد باشە ئێستا هین ماوەتەوە تورک ستریم ماوەتەوە کە یەک وڵاتی ئەوروپیە گازی پێ هەناردەکرێت بۆ ئەوروپا لە دوێنێ بویا پێرێ ئۆکرانیا کۆمەڵێک فڕۆکەی بێفڕۆکەوانی نردووە زیانی پێگەیانە بەس نێوەسانەوە سیکە ئەمە لێرەوە هەوڵ ئەدرێ ئاوا قوفری رووسیا بکرێت لەولاشۆ تازە دوێنێ پێرێ گەماڕۆیان خصوصەن نەوتی بەرهەمهێنانی نەوتی رووسیا بۆی کەس نەیکڕێوانە ئەمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشەوە بابەتی سووریا و تورکیاش ئەجەندایەکی گەورەی هەیە لە بواری غازا ئەوێت چی باسی تورکیا بکەین تورکیا ژانی کۆمەڵە جوڵەی دەست پێ کردو بەتایبەتی لە ڕێهێرێمی کوردستانەوەنێ فشاری بۆ بەغا دروست کرد کە بەسا هەرێمی کوردستان بکشێتەوە یا کۆمەڵێک بابەت تورکیا ئەجەنداکەی زۆر مەترسیدارە بۆ سەر هەژمونی ئەوروپا و ئیسرائیل وانە خۆی ساڵانەی ئێستا پێویستی بە 50 میلیارد مەتر گازە 20 میلیۆن هاوبەشی هەیە کە گازی لێکڕێی ناو خۆی هاوڵاتیانی خۆی لەو خەوایە کە ساڵانە 100 میلیارد مەتر سێجا گاز بکڕێ 50 بۆ خۆی 50 بە ئەو وڵاتانەیەکێتی ئەوروپا فرۆشێکە لە خۆی نزیکن ئەمە خەونی ئەوەی هەیە جۆرێک لە هەژبوونگەرایی بەسەر وڵاتانی نزیکی ئەوروپی خۆیان بسەپێنێ وەکو بەدیلی رووسیا ئایا ڕۆژئاوایەکان ئەمە لە تورکیا قوبوڵەکەن و لەو لاشەوە ئەم شەڕێی کە ئەیکا لە ڕۆژئاوای کوردستان و سووریا خەمی ئەوەیەتی سووریا ببێتە جێگرەوەی ڕێڕەوی گواستنەوەی گازی تورکی چونکە سووریا لە ڕووی جغرافیەوە ناوچێکی تەختە و ئاسانە بۆ گواستنەوە قسەیەکی کەش هەیە ینی بە تایبەتی بۆ قسەکەشی بیر نەچێتەوە هەر لەسەر ئەوەی کە سووریا بێتە ڕێڕەوی گواستنەوەی وزە ینی بە تایبەتی بۆ عێراق چکە بە حەقەت ئەم کۆمپانیای بریتیش پترۆلیۆم ینی بەنیازیەوەن ینی ئەو هێڵی بۆرێنەوتەی کە بۆ بانیازە چێت ئەمەش نوێ بکەنەوە ئەوە یەک دووش هەر مزەکەی تەفاومەکەی بریتیش پترۆلیۆم و حکوومەتی عێراقی ئەمە لە کەرکووکە بۆ سنووری ڕۆژاوی کوردستان ئەمە قفڵ بوو بۆ ڕۆژاوەکان لەو دووشە لە ڕومێلان و عقدی 20 ساڵە کراوە لەگەڵ هێزەکانی بەڵێ بەڵێ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتە عقدێکی 20 ساڵ کراوە و دەکرێت تازەشکرێتەوە کەواتە ئیمتیدادەکە ئەڕوات تورکیا لەوە زیڕێ کردووە 2025 و 2026 ئەو تورک ستریم و هێڵەکەی ئێران کۆتایی دێت و ترامپش رازی نابێنەوەی کاتەوە غاز بکرێت و ئەیرێشی لێ بگرن کۆمەڵی عقدی کردووە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا و دەوڵەتە کە 100 میلیارد مەتر گاز بکرێت دکتۆر جان وەکو دوا پرسیار ینی ئێمە بۆ کورد تاوان خۆ دەزانی کاتێک کە دەچیتە سەر نەخشەی وزەی جیهانی ینی حساب بۆ کرایە بەڕاستی هەرێمی کوردستان و ڕۆژاوی کوردستانیش کە هەردووشیان خاوەنیەدەکێکی باشی نەوت و غازی سروشتین بەڕاستی حساب بۆ کراوین ینی لەلایەن وڵاتانی زلهێزە و ئەوە تا لە ناو ململانەکانە نێمە بە حەقەت کەواتە ساڵی 2025 ئەگەر ئەم هاوکێشانە بە تایبەتی هاوکێشە سیاسیەکان و ئابوووریەکان ئابم شێوە بێ کە جەناب دامەژی پێدی کەواتە ئایندەی کورد گەشە
و خۆری ینی ڕووناچیمان لێ هەڵدێ بەڕاستی ئەگەر وابێ بەڵێ بەدڵیان بەڵام ئەوەی ئێمە ئەو نەفەسە کورتەی ئێمە کە مانوێ زوو بێتە دی بۆ ئەوان پلانێکی درێژخایانیان هەیە بۆ ئەو بابەتانە بۆ نەوتم ئەوروپیەکان 20 ساڵ پلانی 20 ساڵی پێشتریانە کە لەژێر هەژبوونی ڕوسیا بێن دەر ئێمە ناتوانین بڵێن لە 2023 هەموو خەونەکانمان تێدی بەڵام ئایندەکە ئەوەیە کە قوفڵەکە لێرەوە کراوە لە ڕۆژئاوای کوردستانش قوفڵەکە کراوە یعنی ئەمە نیشانێکی گەشتبینی ئەگەر لە ئایندا خواستەکە زیاتر بێت خەتێکی تازە لە لێرەوە بەرەو سەر دەریا لە ڕۆژئاوای کوردستان و سەر دەریای ناوەڕاست بکرێتەوە. دکتۆر ڕێبوار محەممەد پسپۆڕی ئابووری وزەکە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەم. دووبارە بە خێراتی سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.